السلام عليكم من آلی آدم دانشجو قرآن بەهۆی یەم ساڵ بووم بە پۆلی 12 ویستم بەشداری کۆرسێ بکەم جیاواز بێ لە کۆرسەکانی ساڵانی پێشووترم بەهۆیەوەی پێشتر کەسێکی نزیکی خۆم بەشداری کۆرسی ئاواد ئەکادمی کردبوو و سوودێکی زۆر باشی لێبینی بوو بۆیە منیش بڕیارمدا کە لە ئاواد ئەکادمی بەشی ئامادەییەکەی بەشداری بکەم و باوەڕ و یەقینێکی تەواوەتیم هەبوو کە سوود و ئیسفادەیەکی زۆر باشی لێ دەکەم بۆ ئەم ساڵی پۆلی 12 و ساڵانی داهاتوش. لە کاتێکدا من پێشتر لە لەبەرکردن زۆر خراپ بووم ئەوەی لەبەریشم دەکرد بە زەحمەت لە ماوەی 24 ساعات لەبیرم دەما. من پێشتر لە ماوەی 2 کارمەتەنیا دەمتوانی یەک لاپەڕە لەبەر بکەم، بەڵام لە دوێ بەشداریکردنم لەم کۆرسە هەستم بە گۆڕانکاری کرد، بەڵام لە هەفتەی چوارەمەوە هەستم دەکرد گۆڕانکاری زیاتر لەمە ڕووی داوە. بە جۆرێک لە لەبەرکردن لە ماوەی 10 خولەک دەگەم بە 2 لاپەڕەیان زیاتر، لە لەبەرکردنی ژمارەش لە ماوەی 1 خولەک بە سیستەمی سەرەکی دەگەم بە 40 ژمارە. بەڕاستی ڕاهێنانی سیستەمی سەرەکی و خێرابینین بەلای منەوە زۆر بەسوود بوون، ڕاهێنەرەکانی تری زۆر بەسوود بوون، بەڵام من زیاتر ئیشم لەسەر سیستەمی سەرەکی دەکرد بۆ بەبیرهێنانەوەی زانیاری و بێگومان ستافی ئاواد ئەکادمی و مامۆستا بەڕێزەکان زۆر ماندوو بوون، لەگەڵمان بە بەردەوام هاوکارمان بوون لە هەموو ڕێیەکەوە، بەتایبەت مامۆستا ئاواتی بەڕێز و مامۆستا عاتای بەڕێز و مامۆستا سەدیقی بەڕێز و مامۆستا محەممەدی بەڕێز. داواکارم لە خودای گەورە بیکاتە توێشی و قیامەتیان بۆ و دڵسۆزی و خەمخۆریان. بەڕاستی ئێستا لەم جۆرە مرۆڤانە زۆر کە من بەم شێوەیە دڵسۆز و خەمخۆر من بوومان و لە ئێستادا لە ئاستی دووەم لە ڕاهێنانی بینینی و بیستنیمان هەیە کە ئەوانیش دوو ڕاهێنانی زۆر بەسوود و گرنگم بۆ من و هیوادارم ئەو بەشداربووانەی کە نەگەیشتم بۆ ڕیکۆرد بشکێنن بەردەوام بن لە ڕاهێنانکردن، بە بەردەوامی ڕۆژانە چەند جارێک ڕاهێنانەکان دووبارە بکەنەوە تا دەگەم بۆ ئاستی کە ڕیکۆرد دەشکێنن. بە هیوادارم ئەو کەسانی کە دوودڵن لە بەشداریکردن لە کۆرسی ئاواد ئەکادمی ئەوە هیچ کاتێکی تر بە فیڕۆ مەدەن، بەبێ دوودڵی بەشداری بکەن. بەڕاستی تا خۆت نەبی بەیەکێک لە بەشداربووەکان نازانی چەند سوودی هەیە ئەم کۆرسە بۆ تەواوی بوارەکانی ژیان. لە کۆتاییدا زۆر سپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەم لە بەرامبەر هەوڵ و ماندووبوونیان بۆ